سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان. وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەر کوێرم لیستی موچەی مانگی دووی بڵاو کردەوە، بەڵام بەشێک لە وەزارەتەکانی تێدانە لە ناویشاندا هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان، ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشی هەرێم، هەروە سەرۆکایەتەکەی هەرێمیش چاوەڕێنەوەن کە بەغداد بڕەپارەیەکی دیکەیان بۆ بنێرێت یاخود لە داهاتی ناوخۆ موچەکەیان پێ بدرێت. وەزارەتی دارایی ڕوونکردنەوەیکی دیکەشی بڵاو کردوەوە، باسی لەوە کردووە کە هەفتەی داهاتوو موچەی هێزە ئەمنیەکانیش دابەش دەکرێت، هەرچەندە بە پێم و ئامارەکان داهاتی ناوخۆ بەردەستە بەوەی کە موچەی وزارەتانش دابەش بکرێت، بەڵام چاوەڕێەوەن کە بەغداد بڕەپارێکی دیکە بنێرێت. لە بەنامە ڕۆخسەر لیستی موچە شێوازی دابشکردنی ڕۆخسەرە سەرەوەش دەکەن کە بەرپرسان ئێستا دەڵێن پارەی داهاتی ناوخۆ کە لەیان دەپرسن لەکوێ دەڵێن بۆ کارەبا سرف دەکرێت، بە هەماشێ داوای ڕوونکردنەوەی داهاتی نەوتیانە دەکرێت دەڵێن بۆ کارەبا سرف دەکرێت و یاخود بۆ خەرجی دام و دەستگاکان. و باسی موچەی مانگی سێژ دەکەین. ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا دارا سێکانیانی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی، هەروە دکتۆر شێرکۆ حەمەی ئەمین پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیشیان مامۆستای زانکۆشە. دکتۆر شێرکۆ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. کۆمیتی بەڕێز چی بوو لەسەر لیستی موچەی کە ڕاگەیەندا تقریباً 2 هەفتە و پارەکەی بەغداد گەشتی و بەزەمڕۆ لیستیان ڕاگەاند، بەس ئەو لیستەی بڵێن بەشێکی لە هێزە ئەمنیەکان لە ناو لیستەکەدا نەبوون، هەرچەندە وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی داوی وتی ئەوانەی هەفتەی داهاتوو موچە وەردەگرن. سڵاو بە جەناب و لە مامۆستا دارەوە لە هەموو بینەرانیش. لە ڕاستیە ئەمە عیبێکی گەورەیە، یعنی من دەمێکم قسەم کردووە ئەمە حکوومەت نییە لە هەرێمی کوردستانە هەیە، لە هەرێمی کوردستانە دەسەڵات هەیە، دەسەڵاتەکەش لە لای وازەحە، لای بارگای بەرزانی و لای دەباشانە. لە دوو شوێنە ئێستا لەم دوو شوێنەیە، یعنی لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پێوتێت بەسەڵاتی قوڵ یا دەوڵەتی قوڵ ئەوە هەیە ئاجینا لەکوێی دنیا بووە موچە ببێ بە مژدانەوە بە هەواڵی بەپەلە و ینی ساڵات کاتی خۆی نێچیرەبان کە سەرۆشی حکوومەت بوو وتی تر عیبێ ئێمە موچە بکەین بە هەواڵی بەپەلە، ئێستا بۆ بە مژدانە، یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت 50 ڕۆژە 50 ڕۆژە نزیکی دوو مانگە موچە دابەش نەکراوە، بەڵام سەرۆشی حکوومەت کە لە مناسبەیەکی بۆ ڕێکخراوە لە ڕۆژی چوارشەمە یەک کۆمەڵە قساکە لە دوای ئەوە شەو هێشتا هەر ینی کەوتەوە هەفتەی داهاتوو. لە کاتێکا سەرەتاییترین ئەرشی حکوومەت بریتە لە دابینکردنی پلانی کەمی ژیان و شوێنی ژیان و خزمەتگوزاری سەرەتایی، یعنی تۆ بێنە بەرچاوی خۆ بزانە وەزعی مەخوێندن لەم هەرێمەی ئێمە چۆنە، ئێستا لە چه ئاستێکایەوە دیسان بایکۆت دەستی پێ کردوێتەوە کە حەقێکی ڕەوای خۆیانە. بۆیە بە بڕوای من ئەمەی کە ینی ئێستا ئەم حکوومەتە ماوە بەسەر چۆ یاخود کاربەڕێکەکە من وتم تەنها پارێزەری بەرژەوەندی ئەم دوو بنەماڵە سیاسیەیە، ینی بەڕاستی هیچ هەموو ئەرکەکاتۆتە سەر ئەوەی کە بەغدا پارە بنێت و ئەمانیش دابەشێکن، یعنی تۆ بزانە لەم وڵاتەی ئێمە ئەمەی کە حکوومەتی کاربەڕێکرد بزانە کامە پرۆژە استراتیجیەکەی، یعنی سا و ئێوارەی کە مەسرور بەرزانی قسەی کردووانە کە وتی ئێمە بەیانی بڕیاری گرنگە دەین و میدیاکان کردیان بە مژدەوانە، یعنی خەڵک تەسەوریە کرد مەسەلا بۆ نمونە لانێکم پەیوەست بە موچەی سێمانگی ساڵی 2023 بکایە، نەخێر باشە کەوتەکانیان بگەڕاندایەتەوە، نەخێر پرۆژەیەکی استراتیژی گەورەیان ڕابگەیانە، یعنی تۆ بێنە لە بەرچاوی خۆت ئەمانە هاتوون تازە بە تازە لە ساڵ 15 ئەوە و لە ساڵ 20 ئەوە و زەوی دابشکردن و لە کاتێکە هەموو ئەمانە مافە، ئەمە مافێکە، یعنی جاران با بڵین هەموو چیون توێشەکان وحدەی سەکەنیان بۆ دروستەکرا، ینی خۆ خانوەکانی معمەلی جگەرە ئەوە خانوەکانی ئیسکان ماوەست لە سەردەمی هەموو لە سەردەمی ڕژێمەکانی پێشووە، جایتر لە 60ەکانەوە لە 70ەکانەوە لە 80ەکانەوە بیگرە با بڵین ئەوانی خاوەنی بڕوانامە بوون هەموو شادیان، ینی مامۆستا هاوینان گەشتی دەکرد بە دڵی خۆی بۆ وڵاتەکانی ئەوروپای ڕۆژهەڵات، ینی کێ بیری لەوە کردەوە کە مەسەلا بێتە سەر شەقام و دەستکا بە جیرفانیا بڵێ من 250 لە جیرفانمانە، ینی بەداخەوە ئەمانە شکۆی ئینسانیان والیە کردووە کە بێتە سەر جادات دەشتا بە جیرفانیا سبات بە ڕۆڵی وەزیری دارایی ئەو دەسەڵاتی نەماوە کە موچەش ڕابگەێنێ، ئێستا دەبێت سەرۆکی حکوومەت ڕایبگەێنێ، یعنی بەڕاستی من ڕاگەانی لیستی موچە من تێناگەم ئەم وەزیری داراییش و هەموو وەزیرەکانی تریش و جێگرەکەشی چ ڕۆڵەژیان هەیە لە ئەنجومەنی وەزیران بە تاڵبانیش هەموویان ڕۆڵی چییە؟ من ئەمەم نووسیوە لە دوێنێژ نووسیومە، بەڕاستی من دڵنیام ئەمانە هیچیان
قسە لە قسەی مەسرور بەرزانیان ناکەن و ئەسڵەن فەرمانبەر مامەڵایان لەگەڵ دەکرێت هەر ینی وێنەی سەردار و با بڵین ژێر دەستە کە مامەڵیان لەگەڵاکە ئەجینا بێنە بەرچاوی خۆ چەند ڕۆژی پێش ئەوە وەزیری دارایی کۆمەڵی ڕۆژنامەنووس ڕوبەڕووی بوونەوە کە با بڵین خۆی دیدارەکەی ڕێخستە بوو یعنی بەڵام دواتر ئەوەی کە یەتە سەر مەسەلەی دابەشکردن ئەوە سەرۆکی حکومەتی کا بە دەستکەوتی خۆی بە فەرمانی یعنی ئێستا وای لێ هاتووە ئەگەر مەسەلا ملیۆنە دینار بۆ شوێنە سەرف بکرێ ئەڵەن بە فەرمانی سەرۆکی حکومەت ئەی بۆ ڕاگرتنەکە دکتۆر بە کورتی بۆ ڕاگرتنەکە بە فەرمانی ئەنجومەنی وەزیران بۆ پارەکە عێراق 2 هەفتە دوای دابەشکردنەکەش ئەمە ئەو قشۆڵەیە سەرکەوتن هەزار باوکی هەیە و شکستیش هەتیوە یعنی بەڵام لە ڕاستیە ئەنجومەنی وەزیران تەزامونیە کاک حەکیم بە پێی پێڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیران بڕیار بە زۆرینە و کەمینەیە و فعلەن هەموو ئەوانەی کە لە ناو ئەنجومەنی وەزیران نبوون دڵنیام مبادرەکە هین یەکەم جار مەسرور بەرزانی قسەکەی کردووە کەوتەتی ئاوا بکەین باشە هەموو ئەوانەی تر ڕازی بوون تەنها ئەمە ئاڵێم بەهانەیەکی زۆر خراپ پێویستە وڵای ئەمە کۆمەلگا دابەش ناکەین بابە کۆمەلگا لە 64 دابەش کراوە لە جەلالی و مەلاییەوە کۆمەلگا دابەش کراوە و لە پێنجمانگی بایکۆتیشە کۆمەلگا دیسان ئەمان دابەشان کرد و ئێستش ئەم قسەیەک کۆتایی پێنم ئەوەی کە مەسرور بەرزانی لە ڕۆژی چوارشەمە لەو مزگەوتەی هەولێرا وتی یعنی وەکوی بڵێ کۆمەلگای دابەش کرد بەشێکی زۆر نیشتیمانپەروەرە بەشێکشی نیشتیمانپەروەر نییە کە ئەوە خۆی گەورەترین دابەشداری و گەورەترینش تاوانیش بۆرامە بە خەڵک دەکەم کاکتۆر جەنابی مامۆستا جەنابیش بەخێر بێ سوپاس دەکەم سەرنج بەڕێز بوو چی بوو لە سەبارەت بە موچەوە سەبارەت بە موچەی هێزە ئەمنیەکانیش کە دابەش ناکرێ بڵین لە لیستەکەدا نیەر چەندە وەزارەتی دارایی و توی هەفتەی داهاتۆویش دابەش دەکرێت پەیوەندی بە چیەوە بوو کە لە بەغدا موچەکانیان نهات بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سوپاس خەراتنی بەڕێزکار وەسڵاوڕێزشمێ بۆ بینەرەکان یعنی گومانمان نییە لەوە مەسلەی دواکەوتنی موچەی هەرێمی کوردستان کێشە هەرێمی کوردستان دروستی کردووە هەر دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی بە 2-3 ڕۆژ وەزیری دارایی هاتە پەرلەمان بەم تعبیرە قسەی کرد وتی ئێمە هاوکاری ئێوەمان کردووە ڕوویکردە کوردەکان داواکارم ئێوەش هاوکارمان من بۆی کۆتایی بە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێنین ئەوە نیان شاردەوە وتیان لەبەر ڕۆشنایی بڕیارەکەی دادگای فیدراڵی مانگی دوو لیستیمان بۆ بنێرن موچەتان بۆ ئەنێرین بەڕاستی هەرێمی کوردستان ماتەڵی کرد یاری بەکات لە ناردنی لیستەکەش ماوەسا هەتا ئەم لە حزێش کە قساکەین اینجا هات مبەرری ئەوەی هێنایوانەیە ئێمە لیستی هێزە ئەمنیەکان و وەزارەتی پێشمەرگە نانێرین و ئەمە بۆ ئەمنی قەومی خراپە و وڵی نازم کام ئەمنی قەومی کوردستانیانی ئەمە یەک دووەمیان یعنی لە عێراقا چه حکومەکە ینی کاک لە عێراقا سەر و کۆمارەکەت کووردە جێگری ئەنجومەنی وەزیرانت کووردە جێگری سەرۆکی پەرلەمان کووردە ئەو جێگری وەزیری دارایی کە تۆ لیستەکەی بۆ نێری کووردە و سەر بە برادرانی پارە دیموکراتی کوردستانە یعنی ئەمە من پێم وایە بەداخەوە ینی جۆرێک یاریکردنە بەکات بەداخەوە هەرێمی کوردستان ئامادەی نییە لەگەڵ بۆی کە موچە چارەسەر بێ یعنی وا دەرەکەوێ ئیتر هۆکارەکە چییە چکۆکو پێمتی ئەگەر لە کاتی خوا یەکسەر ئەو دوای 2 ڕۆژ هادووتی ئێمە پابندی بڕیارەکەی دادگای فیدراڵین و ئامادەین کێشەکان چارەسەرکەین ئێمە چاوەڕوانمان نەکرد حکومەتی هەرێمی کوردستان کە تا ئەم لە حزێژەوە مانگێک و چەند ڕۆژ مانگێک و تقریبا 5 ڕۆژ بڕیارەکە دەرچووە بڕیارەکە تا ئێستاش هەرێمی کوردستان هەڵوێستێکی وازحی نییە تانە لە بڕیارەکەدا تێبینی هەیە لەسەری بە تەفسیرێکی دوژمنکارانەی بۆ هەرێمی کوردستان لە قەڵەمەدا بۆ لێدانە لە قوارەی هەرێمی کوردستان لە کاتێکا من پێم وایە ئەبوو دەستکەوت وایە بۆ خەڵکی کوردستان و ئەو حکوومەتی کە 10 ساڵە دەستەوستانە بەرامبەر بدابینکردنی شایستەدارێنەکانی فەرمانبەران و خانەنشینان کێشەیەکی لە کۆڵبۆتەوانێ بەڵام ئیتر ئایا هۆکارەکە چی ئەمە پێم وایە لە پەیوەندی بە چیەوە ئەوەندێکەوە بەتایبەتی ناردنی بڵێن لیستی هێزیانی چونکە مامۆستا قسە لەسەرەوەی دەڵێن بۆچی لیستی زانیاری هێزە ئەمنیەکان بچێتە بانکێکی ئەهلی کە بانکێکی لوبنانیش تێدا لەوێ هەبێ زانیاری هێزە ئەمنیەکان بەس لای حکوومەتی فیدراڵ نەبێ وایە تۆ هەژماری بانکێکەوە بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەژمارەکە لە بانکی ئەهلیە بۆ یەکەیتەوە لە کاتێکا نایدی بە حکوومەتی عێراق کە تۆ بەشێکی لە حکوومەتی عێراق و حکوومەتێکی فیدراڵی بەشێکی لە حکوومەتی عێراق فیدراڵ لەبەرەوە پێم وایە ئەوم بەڕە زۆر لاوازە ئەگەر باز لە قواری هەرێمیشەکان قواری هەرێمی کوردستان بەداخەوە لە ڕابردووە هێندە لەمپەری بۆ دروست کراوە تۆ لە سا 50 خاکی هەرێمی کوردستان لە ساعتێکە دەستدا ئەمە قواری هەرێمی قسە مەترسیەوە قواری هەرێمی کوردستان کاتێک کەوتە مەترسیەوە کە تۆ هەرێمی کوردستان کرد بە 2 ئیدارە بەڕاستی یعنی وەکو کات دکتۆر قسەیەکی جوانی کرد یعنی تۆ
کۆمەڵگەیان دابش کردو ئێستا قوتابی خوێنکار هەیە ژن و ئافرەت هەیە هەر حیزب و ناوێکی لێ ناوە ینی ئەمە من پێم وایە بەداخەوە یعنی ئەمەش جۆرێکە لە خۆڵکردن لە چاوی خەڵک جۆرێکە یاریکردن. بەس تەسەور دەکرێت مامۆستا موچەکە هێزەمنیەکان بنێرێت چونکە باز دەوەکەی تێرسامی وتووی تا لیستەکەم بۆ نەنێرم بە کۆت ناینێرم. باشە ئێمە پێشبینی هەیە یاخود ئەگەر داهاتی ناوخۆ بەردەست لەوە زیاتی نیە ئێستا داهاتی 5 مانگ ناوخۆ هەیە. بە دڵنیایەوە لە هەرێمی کوردستانە کێشەی پارە نییە پارە هەیە. ئێمە قسەی منی هەر لەم شەوانەیە بوو بەڕێز وەزیری دارایی خۆی وتی داهاتی مانگەمەمان 550 میلیارە. سێ مانگی ساڵی ڕابردویاندایە. ئێمەش سێ مانگە یەک مانگیان موچە داوە 5 مانگ داهاتی ناوخۆ هەیە هەر بە حسابەکەی خۆیان باکەن 600 میلیارە ئەمە ناتوانین کەوتیان 115 کاژ نییە و پێم وایە ئێستا بەو پارەی لە بەغاوە هاتووە موچەی دوو مانگی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مسۆگەرە بەس نایدەن دەستیان بەسەرا گرتووە بەداخەوە ئەوە جاران لە هەواڵی بەپەلەوە کردیان بە مژدەم پێم وایە بیکەم بە جەژنانەش چونکە نزیکە بێتەوە لە جەژن بڵێن ئەمە جەژنانش بۆ خەڵکێرن هەنی بەداخەوە تۆ مافی خۆتە چەند ساڵە دەستیان بەسەر قوتی خەڵکا گرتووە کاتێک ئەشت دەنێ جۆرە منەتت بەسەراکەن ینی بەدەستکەوت پێتە فرۆشتەوانێ بەداخەوە ئەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان وەڵڵاهی ئەبێ بگەڕی لە قاموسی دنیا ناوێکی بۆ بدۆزیەوە چونکە ئەمە نە حکوومەتە نە ئیدارەیە نازانی یعنی هێندە بێباکە بەرامبەر بە وڵاتی خۆی بەرامبەر بە هاوڵاتیانی خۆی بەرامبەر بە فەرمانبەران و خانەنشینانی خۆی ئێستا کێشەیەک بە پێی ئەو بڕیارەی دادگای فیدراڵی کاکە تۆ موچی خانەنشینی هەرێمی کوردستان و عێراق ڕەخ ئەوە دەستکەوتە ڕاست دەتوانن ئەمە بکەن من پێم وایە ئەرازی بەجێ دەکات کە موچەی خانەنشینی ئاو تا بێ پلە بەرزکردنەوە دەست پێ بکات چونکە بڕیارەکەی دادگا دەڵێ لە هەمان کات موچە لە هەموو عێراق یەک بدرێ هەمان بڕبێ بڕارەکەی دادگای فیدراڵی زۆر وازەحە و ئاماژە بەواکە بەڵام کە تۆ لە کاتێکە هەرێمی کوردستان هاوکار نەبێ و ئامادە نەبێ بەردەوام گرفت دروستکە لەمپەر دروستکە بەس ئێستا هەردوو لایەنن کە هاوکارین هەم یەکێتیۆن پارتی بێکەوە هاوکارنین بۆی کە ئەم پرۆسێ پرسی موچە لەژێ کۆنتترۆڵی خۆیاندا بمێنێتەوە مەسلەی یەکێتی و پارتی یعنی یەکێتی و پارتی ئێستا بڕۆ لێدوانی خۆیان ببینە بەرپرسەکانیان خۆیان ئەڵێن ئێمە لەبەر هەڵمەتی هەڵبژاردن نەندێجار دژایەتی یەکترەکەین و منافەسە یەکترەکەین و پێم وایە بۆ دوو شتێ یەکێتی و پارتی مشکلەیەکە وەکو مەتەڵی لێ هاتووە بەبێ یەک نایان کرێ بە یەکشەوە نایان کرێ بۆ بە یەک نایان کرێ بەرژەوەندێکی هاوبەشی زۆریان هەیە لە وڵاتەیە و ترە بێ هاوکار بن لەولاشەوە بۆ بەیەکەوە نایان کرێ ئەم دوو حیزبە لە سەرتاوە تەواوی ڕێخستنشانەکانیان لە ڕقی یەک پەروەردە کردووە لەبەرەوە ئەبێ ئەم حاڵەتە بەردەوام سوپاس دەکەم دێمە خزمەتکار دکتۆر سەبارەت بە داهاتی ناوخۆ زۆر جار کە پرسیاری داهاتی ناوخۆ دەکرێت دەڵێن لەکوێیە دەڵێن لە 15 کاژ نییە 6 میلیاری بۆ نەسری دام و دەستگاکانە وە دەڵێن بەشێکی بۆ کارەبا دەڕوە کە باسی داهاتی نەوتیشان لەگەڵی بەتەنکەر ئەوش دەڵێن هەر بۆ کارەبا دەڕوە نازانم بۆ خەرجی دەڕوە سەرنجی بڕێت لەستە مامەڵەکە سە داهاتی ناوخۆ هەندیانێ بەس بەو پارەیەکی لە عێراقەوە دەرێ موچەکە بدرێ خۆی لە ڕاستیە ینی لە هەرێمی کوردستانە کەس ناتوانێت کاریەوە بکە کە خراپی لە ئیدارەدانی داهاتە هەیە باش یعنی تۆ بێنە لە بەرچاوی خۆت پێش ئەم کێشانەش ینی لە هەرێمی کوردستانە لە 2013 یاسای بودجە نییە وڵاتێک بودجەیتیان نەبێت یاسای بودجەیتیان نەبێ واتە حساباتی ختامیتیان نەبێ ینی دیان نییە داهاتی چەنە و خەرجی چەنە یعنی ئێستا چه خولی چوارەمی پەرلەمانی کوردستان چه خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش پرۆژە یاسای بودجەیتیان نەبووە ینی بۆیە لە ڕاستیە و ئەم سوڵتەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە متمانەی لە دەست داوە یعنی ئێستا ساڵی 2015 بوو گەر بە هەڵانەشی بێتم وتیان ئێمە ئەیگەینە ڕۆژی ودیا مانجی 1 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە بەڵێ کاتە ئاشتی هەورامی ئەوە خەریتەیەکی ناشێرفەکەی تا کۆتایی 2015 بەڵێ ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل ئەواکەین ساڵی 2008 وتیان کێشەی کارەبا چارەسەر دەکەین کێشەی کارەبا چارەسەر نەبێ ئەبێم حکومەتە بڕوات هەیە خۆ مەلا بەختیار گوتی و خۆ لە یەکێتیە و ئەو کاتە شخصێکی هەرە کار بەدەست بۆ لە ناوچەیەتی نیشتیمانی کوردستانەوە یعنی ئەمانی کە لە هەرێما حکومەکەن بەڕاستی هیچ متمانەیەکیان نەماوە ینی کەس بڕوایان پێ ناکە 100 جار بوون بە مەراوانان درۆزنەکە نەوی یەکجار وای لاتوە هەر 1000 جار بوون شاقاتیشمان گرتوون بەڕاستی چکە ئابووری سەربەخۆکە ئەوە هەمومان نزانین کێ قوفڵی نەوتەکەی باە کۆچ کردو مام جەلال و لەگەڵ بارزانی قوفڵی نەوتەکەیان باە و ئەویان کرد عەقدی 50 ساڵە ماڵی بەرزانی چوون و دڵنیان نوێنەری ماڵی تاڵەبانی شتیا بووە کە چوون لە هەرو کاتە قوبات تاڵەبانی کە ئێستا جێگری
سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەو کاتەی لە ناو ئەنجومەنی وەزیرانە پۆستی فەرمانگەی هەماهەنگی بۆ دادگاچوونی هەبووە و عیماد ئەحمەد ئەو کاتە جێگری ڕئیس وەزەرا بوو هەر ئەو کاتە لە کورسای نوێوتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لە ورد و دروشتی مەلەفینەوتە ئەو ماوە تەسریح و لە جەریدەی کوردستانی نوێشا هەیە مەبەستم لەوە لە چییە ئەمەندە شکستیان هێناوە لە ئیدارەدانی وڵاتە یعنی ئێستا شتی ڕاستیش بڵێن کەس بڕوای سەبارەت بە هەژماری من تۆ بۆ چوونت چی بوو لەبارەت چونکە ڕێکلامێکی زۆری بۆ دەکەن ئێستا و ئێستا شەڕی هەرە گەوران لەگەڵ عێراق بۆتەوەی کە هەژماری من ئیشی پێ بکرێ ئیشی پێ نەکرێ سەرنجی بەڕێز چی بوو لەسەرەوە کاک حەشی من دڵنیام تۆ خەڵکی پسپۆرت هێناوەتە ئەم بەرنامەیە و لەسەر ئەو بابەتانە قسەیان کردووە من بەش بە حاڵی خۆم باشە پێم خۆشە هەرێمی کوردستان ببێ بە دەوڵەتێکی هەرە نمونەیی نەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵکو لە هەموو جیهانە یعنی بێ بە دەوڵەتی هاوڵاتی ببێ بە دەوڵەتێک کە حکمی ڕەشیدی تیاپێ نەک حکمی بنەماڵە نەک حکمی چەتە یعنی من خۆم خەبات بۆ ئەوواکەم و من لایەنگری ئەو تێزەشم کە ئێمە ئەبێ وەک خەڵکی هەرێمی کوردستان لە ناوخۆوە فشار بکەین ئەم مۆدێلە خراپەی ماڵی تاڵەبانی و بەرزانی و هەندێکی تر لەو حیزبانی کەیسە دەستباریان گرتوون چکە ئەوان لێ بەرپرسن حیزبی تر ناوەچێتە حکومەتەوێتە دەرەوە دەستباریان نەگرێ بەڕاستی ئەمە بگۆڕین بە حکمی ڕەشید واتە هەم حکومەکە لە خزمەتی خەڵکا بێ لە خزمەتی خاکا بێ لە خزمەتی دیموکراسیا بێ و ببێ بە نمونەیەک لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستش باشە بەڵام کێ وای کردووە کە ئێستا خەڵک کەمپینەکە کە هیچ شتێکی ئەمانی ناوێت یەکمان ئەمە کاردانەوەیە یعنی ئەمەی ئێستا خەڵکی هەرێمی کوردستانی پێگەشتووە ڕەتفیعلە لە بەرامبەر ستەمی من ناڵم 32 ساڵ نەڵم لە 61ەوە یعنی لە 61ەوە ئەوەی کە ناویان ناوە شۆڕشی ئەیلول کە خۆی لە ڕاستیە جوڵانەوەیکی چەکداری شکست خواردووە بە شۆڕچەکانی دوای ئەوەشەوە بە شۆڕش بە مانازانستەکەی لە باشووری کوردستانە نەکراوە جوڵانەوەی چەکداری شکست خواردوو بوون زۆر بەداخەوە کە کۆمەڵێکی زۆر شەهید و ماڵوێرانی و جینۆساید و ئەوانەش دراوە یعنی ئەمە حقیقەتێکە ئەمانە لە 61ەوە تا ئێستا شکست لە دوای شکست بەسەر کوردیای هێنن بۆیە هیچ متمانەیەشیان باش یعنی ئێستا هەژماری من ئەجا قسەکەم لەسەرەوەی خۆ ڕەنگە هەژمار یعنی مەسەلەی بە سیستەمکردنی بانک و مەسەلەی کارت و مامەڵەی دارایی و ینی ئەو شتە فەنیانەی کە لە ناو ینی مامەڵە ئێران خۆ مامەڵە بە کاش ناکە خۆ دراوسێمانەوانە هەوی بە کارت مامەڵاکە بەڵام بۆ خەڵک ڕەتیەکاتەوە لە بەروی بەڕاستی هەر مێژووی زۆر تازە ینی وتیان پاشەکەوت ئەدەینەوە کووە وتیان ئابووری سەربەخۆ کووە وتیان ڕۆژی ملیۆنە بەرمیل نەوت کووە وتیان کارەبا چاکەکەین کووە وتیان هەلی کار ئەرە خوبات تاڵەبانی لە حملەی انتخاباتە نەی و 50,000 هەلی کارە ڕەخسێنین لە ئەم مەنتیقەیە پاشەکەوتیش دەگێڕین پاشەکەوتیش دەگێڕینەوە یعنی بۆیە هیچ متمانەیەشان نەماوە کێشەکە نەمانی متمانەیە کێشەکە نەمانی متمانەیە لە بینی خەڵک و ئەم گروپە فاسیدەی حکومڕانە سوپاس دەکەم مامۆستادارە سەبارەت بەریستی بڵین ئەوە بڕێرە هەفتەی داهاتوو موچەدا بەش بکرێ بەس بۆ مانگی سێ لە عێراق موچەی مانگی سێدا بەش کراوە ئەگەر چکەوە بڕیارە وزام هەفتەی داهاتوو دەڵان لیستی موچەی مانگی سێش دەنێرن پارەکە دەنێردرێ ئەگەر لیستەکە بنێردرێ بۆ بەغدا دیارە دادگای فیدراڵ جۆرێک لە چۆنەڵی ئاسانکاری کرد باشە ئەگەر هەژمارە هینیش تەواو نەبێ ئەوەی تەوتینی موچەی فەرمانبەران تا ئەو کاتەی تەواوە بێ ئەکرێ بە کاشپارە بنێرن بۆ هەرێمی کوردستان ئەنی ئێستا کێشەنی ئەگەر وەکو مانگی دوو پارەکە بنێرن بە کاش تەسەور ناکەم کێشە هەبێ بەڵام گرفتەکە لەوەدایە ئایا چەندێک هەردوو لە هاوکارە بنێرن لەوە ئێستا من پێم وایە دواکەوتنی موچەی مانگی دوو بەڕاستی حکومەتی هەرێم لێ بەرپرس بوو چکە حکومەتی هەرێم لە بیدات و ئێستاشی لەگەڵا بێ ئەبوو من هەر لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵەوە هەرێمی کوردستان وەفدێکی تشکیل بکردایە سەردانی بەغای بکردایە بیوتایە ئێوە ئامادەن ئێمەش ئامادەین وەرن چی بکەین بۆ ئەم کێشەیە چارەسەرکەین تەنسیق هەبێ هاوکاری هەبێ لێک تێگەیشتنیەکە بێ و دوجار بگەونە ڕێکەوتنێک بەڵام تۆ هەر بڵێ ئەمە تەفسیرێکی تەئامری بۆ بکەی و ئەویش سوور بێ لەسەر ڕائەکەی خۆی پێم وایە ئەم گرفتانە بەردەوامە بن ئەمە گرفتەکەیە بەڵام دوجاریش ئەو تەوتینە پێم وایە یەکێکە لە ڕێگا چارەکان بۆی هەرێمی کوردستان ئەگەر چی بەداخەوەمان ئێستا زۆر سوورن لە سەر مەسەلەی هەژماری من و ئەو ڕۆژەکە هاتیشن لە بەغا دانیشتنیەکان کرد و تەوزیح و ڕوونکردنەوەیاندا و ئێمە هەندێک لەو برادەران وەفدی هەژماری من بەڵێ هاتبوون بۆ پەرلەمانی عێراق هاتون بۆ پەرلەمانی عێراق لەوێ باسێکی هەژماری من و مواسفاتەکانیان کرد
ولو هاو برادراني كليو من هندي برسياري عندي كربون يعني قرفتك لو من بدلني أو بيتانا من زمانتي كي صدر ستيني أم بروسيش يعني قرفتك لو برسياري أو عندك راجع أم بانكي أهلي المشكلة كلو داعي أم بانكي أهلي بيعني إفلاسي خوي راجعين شيخ ربي خلقي كل سنة قاعدواني يعني جاء الله والله باريك بري بار لا حكومة خيانة بون من أبابلين دوسد ملياري خواندوا بلام أو تريليون موشي خلقي بله موشي نزكي 950 مليار لا يبانك أهليانا بلين بله لا بون من عالم وكون من هنا مو أما بون من أول من 200 مليار خواندوا البنك المركزي عراقي بابلين بلام موشي شني لا تريليون شي لا يكتب لازم كده 800 مليار قان جازك وهذه لو لحظة لبروا إما خلقي كردستان أزموني كتالي هي لقى الحكومة هرين كردستان من يقدر منتام بوهل من يكزور سعادة لدوار داو كان يسويك أب موشي دو مانجي فرمان براني هرين كردستان دسي بسراجير لان حكومة هرين كردستان أوكاتو موشي أوكاتو بتبع سويسريبو أجر فرمان بريك 200 ديناري هبو بأوكاتا 200 دينار والله أكاتا 3000 ديناري تبع أما أنجراه أبو خلط لبروا حكومة هرين كردستان بمعنى وشا متمانەی لە دەست داوە باش بەس ئێستا هەموو هەولیان لە بەغدا ئەوە هاتم بۆی کەمە جێگیر بکرێت چونکە ئێستا دەڵێن تێیفسامی وتووە سەرۆەزیرانی عێراقیش بڵێن داوای ڕوونکردنەوە لە دادگای فێدراڵی کردووە چاوەڕێون کە ڕوونکردنەوە بدرێت چی لێ دێ ئەم پرۆسەیە یاخود پێ دوایە تەفسیرەکەی دادگای فێدراڵی بگۆڕدرێت مامۆستا تەفسیرەکەی دادگای فێدراڵی زۆر واضح حاڵە لە ڕێگای بانکە فێدراڵیەکانەوە بێ تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم ئەگەر چی هەرێمی کوردستان من پێم وایە ئەکرا هەرێمی کوردستان ئامادەی خۆی دەربڕیا بۆ بڕیارەکەی دادگای فێدراڵی وفدی تەشکیل بکردەوە لێک تێگەیشتنیەکە بووایە من پێم وایە هەرێمی کوردستان پێش ئەوەی زەخت لە خەڵک و فەرمانبەر بکە بۆی پسێ هەژماری من لیسکاتەوە پێداگری بکە متمانە ئیشی دروست کردایە تا خەڵک خۆی بشوایە بەس بۆ ئیشی حکوومەتە شەڕ لەسەر بانکی یاری بکە نخير أخ مشكلة كي سودكي بوشيء بانكاني شيء قرفتك لهريم كردستان أمية يعني بو عقد كاني نوتيش كومبانيا كاني نوتيش آوابون يعني هندي خلقي تر مستفيد بوا بداخل وخلق حكومة مستفيد نبوه يعني لم مراتي إما حزب حكومتي دار زاندوا لتواوي جونجا كان أتوانين بلين قرفتي كي زور سبارد بمشي مانجيسي العراق دا بشكراو بزم موشي مانجي ساعات العراق لدوا حظوه دي مانجا ودا سكري بدا بشكرا اگر شي لم دوسيا مانجا توزك كان روجك دوا كو استدا بشكراو بله موشي بما موشي زورك لش عند بشكرا باش بس اوكو اوي هرم استغرفتي دهات وابرير ليست كبنير ليست مانجيسي بدو بينيرن بيجدجنا وبراباري اگر ليست كان بريك بيكي بروا يوادارين لزوترين كاتا ليست كبنيرن دوهم يعني ليست كمكوريتانا بيكوي مانجي بيشوكا گرفتي دروز بو هندي شوينا ناردو هندي شوينا ناردو دوایش هەندێک شوێنەڵەن کۆ دەنێرین مشتیتر ئەنێرین ئێستا باز لەوە شەکرێکە ئەم جارە باز لە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیشی تیا دەبێ مە بکەن کە هیوادارین بەپسێکی وتوی فریان ڕەنگە فریانەکەون بۆ پسێکی وەزارەتی ئیدارایی بۆ ئەم مانگە ئامادەی بکەن ئەگەر ئیرادەیەکە بێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی فیدراڵەوە ئەم کێشەیە ئەبێ چارەسەر بێ بەڵامی تر نیسبەی چارەسەرەکە ئەویان قسەیەکی ترە چونکە بەڕاستی کێشەکانی نێوان حکوومەتی عێراقی فیدراڵ و هەرێمی کوردستان زۆرن و وەکەڵاکەبووشن وجورك لبي متمانيج لنوان هردو لاعي بدنيا واش كاريري زوري بلا سباسن كاكتو سوار بجوازي كردن لا نيوان فرمان بران اگر كوميتي تريش كشتابي لخدمتين جوازي كردن دمي كل مستري بربرس كنوا جوازي نكراوي سرلان اما خومان جوازي ناكن نيوان فرمان بران و اوانا بلا بيغمان اواخ ولا ما وين رابدوا بلاو بو كا يز امنيه كان بربرس كنوا بو كراو انجمني دادوري سيسروكات يك ئەم وڵاتە غەرق بووە لە جیاوازیە نەکرد يعني هەر بۆ خۆی یعنی پێدەرە بەرچاوی خۆت بزانە ئێستا خوێندنگای حکومی لە چه ئاستێکایە لە هەرێمی کوردستانە و خوێندنگای ناحکومی لە چه ئاستێکایە بزانە زانکۆی حکومی لە چه ئاستێکایە و زانکۆی ناحکومی لە چه ئاستێکایە بۆ ئەم وڵاتە لە سایی ئەم مۆدێلەوە کە مۆدێلێکی زۆر شکست خواردووە بێگومان بە پلان بە بەرنامە جیاوازی تیا دروست دەکرێت بزانم نەخۆشخانەی حکومی دۆخی چۆنە و نەخۆشخانە ئەهلیەکانیش دۆخیان چۆنە من دڵنیام یەک مەسئول نییە لە وڵاتە بڕوا لە خەستەخانەی حکومی خۆی چارەسەرکە یەک مەسئول نییە مناڵەکەی لە مەکتەبی کاڵم مەسئول مەبەستم لای با بڵێ ئەنجومەنی وەزیران نەخێر ئەوانەی کە نایەن مەکتەب سیاسی و سەرۆکوان خۆ لەو ماوەی ڕابردووە بینیمان وێنەی مەسئول بەرتانی لە بەریتانیا لای کوڕەکەی بڵاوبووە کە لە شوێ خوێنێتوانە بۆیە ئەم جیاوازیە دەمێکە کراوە و بەڕاستی ئەوان
ئەوەندەی گرنگی بەو کەرتە ئەدەن کە سوڵتەکەیان نەپارێزێ ئەوەندە گرنگی بە کەرتەکانی تر نادەن کەرتی خزمەتگوزاریە و لە خزمەتی تەواوی خەڵکی کوردستان. بەسەبارەت بە لیستی موچە سەرنج چی بوو ئەو کێشەی کە دروست بوو لە بینی وەزارەتی دارایی هەرێمی عێراق لیستی موچە هەم لەوارەی لیستی موچەی مەدەنی هەمەوەی بڵێن ئەمنیش دروست بوو. کاحەشی من دڵنیام هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستانە یعنی گەندەڵی وەکو باران باریوە بەڕاستی. ینی عێراق ئەو وڵاتە یاخود بابک مەبەستم لە بەشەکەی ناوەڕاست و جنوبە ئەو شوێنە نییە کە پێمان وابێ حکومێکی زۆر نمونەیی تێدایە. یعنی ئەواڵێ ئەمانە کارێکیان کردووە دیسان بێڵێنەوە کە خەڵک ئێستا هانا بۆ ئەوان بەرێت. ئەژینا ینی سە بۆ نمونە ئەمە ئەم ڕۆژنامەی کە لە بەردەستی منە ڕۆژنامەی هاوڵاتی کەریچێک لەو هاوڕێیانە نووسینێکی زۆر جوانی کردووە کە پشت بەستووە بە کۆمەڵی ئامار کە لە زانکۆی مستەنسەریە و مؤسسەیەکی با بڵێین مەدەنی لە عێراق بە ناوی ڕێکخراوی ئایندەی عێراقەوە کراوە نزیکەی ملیۆنێک و 200,000 منداڵی سەرجادە هەیە، نزیکەی 10 ملیۆن فەقیر لە عێراقا هەیەوە پێشبینیەک لێ ببێ بە دوو ئەوەندەش ینی بێ بە نیوەی عێراق. لە عێراقا مەسەلا بۆ نمونە سێ چوار شتیان ڕێخستووە بە گومانی تێدانە لە مەسەلەی موچەیە، مەسەلەی دەعمی سوتەمەنیە، مەسەلەی خۆراکە و لە ڕاستی شایش و گاریش هەیە لەوێ بە حکمی ئەو کاولکاری و بە حکمی ئەو شتانەی کە هەبووە. بەڵام چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان ینی ئەم چوارەی تریان لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە دۆخی موچە و دۆخی سوتەمەنی و دۆخی خواردن ئەوە هەمووانە زین دامی سوتەمەنی ناکەن، خواردن بەو جۆرەیە، موچەش بەو جۆرەیە، بێکارێکی زۆریش لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی. بۆیە ئەمە لە ئەنجامی ئەم حکومە خراپەی ئێستای هەرێمی کوردستانەوە خەڵک پەنا بۆ بەغابە. ئەجینا لە ڕاستیدا لە عێراقا بە هەمان شێوەی هەرێمی کوردستان میلیشیا هەیە، بە هەمان شێوە بنەماڵی سیاسی هەیە، بە هەمان شێوە دەوڵەتی قوڵ هەیە، بە هەمان شێوە حکمی چەکداری هەیە و لە هەمان کاتیشە من خۆم لە مانگی 12 ڕۆشتم بۆ بەغدا. یعنی لە ڕاستیە دیمەنی کاولکاریە بینیت، دیمەنی پایتەخت نابینیت و شعوریش ناکەی لە شارێکی عێراقیای، شعورەکەی لە شارێکای کە ئێرانەی با بەڕێوە هەروکو چۆنە مۆنتیقێش ئێرانەی با بەڕێوە مۆنتیقی ئەو لاش تورکیای با بەڕێوە. بۆیە لە ڕاستیە باش سەبار بە لیستی موچەکە نەدەبوو لیستێکی موچێڕێک پێک دوای ئەو هەموو ساڵە بەدڵنیایی هەبێت بەدڵنیایی ئەمان خۆیان بەدەستی خۆیان کارێکیان کردووە کە ئێستا پێگەیان زۆر زۆر لاوازە. ئەین کاک حەکیم تۆوە بێنە بەرچای خۆت. باشە ئێمە کە ساڵی 1970 اتفاقی ئازار کراوە کە لەو ماوەی ڕابردووە 11 ئازار کراوە بە پشووی ڕسمیش، بڕۆ بزانە موقعی کورد ئەو کاتە چەند بەهێز بوو، بڕۆ بزانە داواکارەکانی کورد ئەو کاتە چی بووە. یعنی لە 1970 کورد موقعی زۆر زۆر بەهێزتر بووە و داواکارەکانی زۆر بەهێزتر بووە. لە 2003 کە پرۆسەی ڕزگاریە بێت و بەعس ئەڕوخێنرێت و 2005 دەستورە نووسێتەوە، بڕۆ بزانە داواکارەکانی کورد چی بووە و حکومەتەکانی عێراق لە سلێمانی یا لاولێر دروستەکرا. ئەی ئێستا کورد گەشتووە بەچی؟ یعنی کورد سێ کێشەی سەرەکی هەبووە: خاک، بوجە، پێشمەرگە. ئێستا تەنهاتوە سەر موچە. ئێستا لە موچەش لە هاتووە سەر هەژماری من. ئێستا هاتووە سەر هەژماری من. باشە، یعنی بۆیە بەڕاستی ئەمانەی کە لە هەرێم بەڕێوەی بن زۆر زۆر تاوانبارن و ناکرێت بە هیچ جۆرێک ئەم جۆرە مۆدێلە بەردەوام بێ و ئەم مۆدێلە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ قەوارەکە ئەوەی تر بەرەو لاوازبوو نەبات و لە کەناری نەمان نزیکەکە. سوپاس دەکەم. مامۆستا دارە سەبارەت بە پرسی نەوت کە تاکوێسە بڵێن چارەسەر نەکراوە زۆر جار گوێمان لێ دەبێت لە بەرپرسانێرن بەڵام ئەو کاتێک کێمە نەوتمان دەفرۆ زۆر زۆر باشتر بوو، یاخود دەڵێن ئێستا نەوتەکە تەسلیم کراوە. کار چەندە ئێستا بڵێن لە 11 2023ەوە 8,000 تەسلیم دەکە، ئەویش ڕاگیرەوە ئێستا لە ناو خۆ دەفرۆشی و کەس نازانێت بڵێن چی لێرێ. هیچ بەرەوپێشچوونێک نییە لە بواری پەیوەندی بە چیەوەیە؟ جارێ ئەوەی کە ئەڵێن ئەو کاتێنەوە لە دەستی مایبوو ئەمەمان فرۆش باشتر بوو، پێم وایە ئەوانە بێت تووشی فقدان زاکیرە بوون. ئەنجینە هەمومان ئەزانی ساڵی 2020 نەوت لای هەرێم بوو 4 موچەیانداوە لە کۆی 12 موچەی ساڵە پاشەکەوتیانداهێنا لێبڕینیانداهێنا. لەبەر ئەوە وانی هە بە تاکید کە نەوت لە دەستی ئەمانە بوو زۆر خراپتر بوو. ئەجا نەوتیش بەڕاستی
ئەمان تەسلیمیان نەکردوەوە بەپێی یاسا لێیان قەدەغە کراوە هەمومان ئەزانین دادگای فیدراڵی خۆسەڕێوەش خۆی سەیس تەسلیم ناکەن مامۆستا یەک بەرنی ناوتیژ نەما ڕۆژانە هەموو خۆیان ئەڵێن ئێمە ناڵێن ئەڵێن نەوتێکی زۆر لە ڕێگای تەنکەرەوە فرۆشتە و داهاتەکەشی بەداخەوە ناگەڕێتەوە زۆر جار بۆ خەزانەی دەوڵەتیش کە ئەمە گرفتێکی گەورەیە سەبارەت بە مەسلەی نەوت مەسلەی نەوت لەسەر کێشەیەک لە بین عێراق و تورکیایە ئەگەرچی ئەوە ناو بەناو کۆبوونەوەکەن دیدار و لێک تێگەیشتن و ئەوانە باسەکەن کە هەنار دەبرێتەوە بەڵام پێم وایە ئەوە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نەماوە ئەو دۆسیە بەڵام کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ زۆرن یعنی کێشەکان تۆ دەست بۆ هەرچی ئەبەی هەر دۆسیەک هەڵەدێ و کۆمەڵی کێشە و گرفتی گەورەی لەبەردەستان جارەوە مەسلەی سەرموچەی فەرمانبەران و پلەبەرزکردنەوەیان و خانە نشینی و لیستی موچە خۆرانی هەرێمی کوردستان کاتێک لەگەڵ بەغایەدا تاکرێت جیاوازی زۆرە مقارنە ناکرێت ئەمە یەک دووەمیان مەسلەی ئێمە کۆمەڵە مافی دەستوریشمانەیە کە بەداخەوە ئێستا نەکراوە مەسلەی ناوچە جێناکۆکانمانەیە مەسلەی عەقدی کۆمپانیا نەوتەکانمانەیە لەگەڵ هەرێمی کوردستان بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم ئەو ناوخۆ ئەو ململانەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە گواستراوەتەوە بۆ بەغا ینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر هیچ شتێک متفق نین لەوێش لە پرۆسەی سەر و هەڵبژاردنی سەر و کۆمار جیاوازن ئێستا لە هەڵبژارد نایانی تا ماوەی لەمەوە پێش بۆ نەبرادرانی یەکێتی تێبینیانە بۆ یان گودێمە نایکەین ئێستا لەبەرەوەی پارتی بۆ نەپرۆسەکە لەوانەیە بەدڵی خۆی نەبێتە بین ناکە لە کاتێکا هێزە سیاسیەکانی تر 30 ساڵە بەو شێوەیە هەڵبژاردنەکە کە پارتی یەکێتی دایانڕشتووە بەڕاست لەبەرەوە پێم وایە گرفتەکان زۆرن وە کێشەیەکی زۆر چاوەڕێ بکەین کێشەی موچە وە پرۆسەی بەوانکی چارەسەر بێ تەسەور ناکەم وا بە نزیکی چارەسەر بێ بەڵام ئەگەر هەرێمی کوردستان پابند بێ و لەگەڵ حکوومەتی عێراقا من پێم وایە دووشت زۆر گرنگە ئەمە زۆر تاکید لێکۆی هەر هەنگاوێکەنێ بۆ چوین بۆ لای تەیەفسامی چوون بۆ لای بەڕێز سوودانی و ئەوان یەک قساکەن ئەڵێن ئێمە ناتوانین لە دەرەوە یاسا هیچ شتێکتان لەگەڵا بکەین هەرێمی کوردستانە چی ئەکا زۆر میمە لە چوارچەوەی یاساییە عفو لە سەر بنەمایەکی یاسایی لە چوارچەوەی دەستورە ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی عێراق بکە بۆی زەمانەتێک و گرنتیەکیان نەبێت و پێم وایە بڕیارەکانی دادگای فیدراڵیش جۆرێک لە گرنتی داوە ئەگەر هەرێمی کوردستان ئامادەیی هەبێ و لەگەڵ حکوومەتی عێراق بزن لێ تێکەش بزان ئەگەر شتێکت ماوە کۆمنتێکت هەیە بەڵێ وەڵاهی لە ڕاستیە کۆمنتەکە هەر ئەوەیە کە من بۆش بە حاڵی خۆم بڕوام وایە خەڵک پێش هەموو شتێک نانیەوێت یانی دروشمی نان و ئازادی کە ساڵانێکی زۆر دروشمی ئەم حرەکاتی چەکداری باڵێ شۆڕشی کوردیش بووە واتە نان لە پێش ئازادیشەوەیە وە دەنێکشە ینی مەسەلا محەممەد باغوت کاتی خۆی ئەڵێ من خیانەت لە نیشتیمانەکەم من بەسی لەو قسەی لە چییە لە نیشتیمان ئەبێت نانم باتیە ئازادیم باتیە شوێنی ژیانم باتیە ئەوەی کە شەرکۆ بێکەسیش لە قەسیدەی ئێستا کچێک نیشتیمان مەباسیەکە ئەڵێگە نیشتیمانێک نان و ئازادی و شوێنێکی ژیانم نایەتیتر من بۆ چیمە بۆیە ئەمەی خەڵک ئێستا پێی گەشتووە بەڕاستی بەرهەمی ئەو حکومە خراپەیە کە چەند ساڵی ڕابردوو کراوە و من لە ڕاستیە ئەوەش بڵێم ئەو بەڕێزانەی کە لە بەغدان کەیسە مامۆسادارا خۆی لێرەیە لە سەرۆ کۆمارەوە تا خواری خوارەوە جیا لە ئەوەی کە با بڵین ئەرچێشیان هەیە ئەوان نوێنەری کوردن یانیسە من تێ ناگەم کە مامۆسادارا خۆی وتی ئەم سەرۆ کۆمارە کاری چییە وانە یاخود بەشێکی زۆر لە پەرلەمانتارەکان بەڕاستی بوون بە گوێزەرەوەی قسەی تەیفسامی یعنی ئەمە ڕاستە هەم لە کۆنیش و هەم لە نوێش لە ڕاستە ئەمانە زۆر فاسیدن زۆر گەندەڵن ینی من لەگەڵ ئەوام دقەیە زووتر ئەم مۆدلی کوردستان بگۆڕین وەڵامەوە بۆ معنایە نییە کە ئەکرا کاری زۆر گەورەتر لە بەغدا بکەن مامۆستا کۆمنتێک هەیە بەدڵنیاییەوە پێم وایە ئەگەر کورد کۆدەنگ بواە دەنگ بواە ئەکرا دەستکەوتی گەورەتر سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەرزان دکتۆر شێرکۆ حەمامین و مامۆستادار هەسەکانیان سوپاسیان بەدەبوونتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ